ئەم کەمپینەر ڕاگەین بۆ ئەوەی کە بتوانین کەمپینێکی ڕێکوپێک بۆ خات و بارین دابنین ئەویش لە ڕێگەی سەرمایه‌دار و خێرخوازان و مرۆڤدۆستان دەرگای لە حکومەت بکەینەوە بۆ ئەوەی لە دەرگای یەک بە یەکتان بین بۆ ئەوەی دادەبارین جارێکی تر بۆ نەخۆشی پێشودا کە هەمان بۆ تێنەپەڕێتەوە پێسەش وەیە بە حەقەت ئەمانەوێت دەستخۆشی لەو مرۆڤدۆست و خێرخواز و حکومەت بکەین بۆ ئەوەی کە هاوکاریمان بکەن بۆ گەیاندنی بارین بە دەرەوەی وڵات چونکە بەڕاستی لە چەند شوێنێک گەڕاوی لە دەرەوەی هەرێم چارەسەر نەکراوە لەم کاتەدا ئێمە پێویستمان بە هەموو لایەکتانە بەڕاستی بۆی بارین لەم نەهامەتی ڕزگارکەین جارێکی تر بەو ئاقارە دەنەڕات وەکو خوشکەکەی کە خوشکی هەر بە هەمان شێوە کۆچی دوایی کردووە هەڵی ئەگرم قاچەکانی ئەشکێ دەسەکانی ئەشکێ تەمەنی هەشت ساڵە ئەم هەشت ساڵە لەوانەیە دەجار عملیاتی بۆ کرابێ نەشتەگەری قورسی بۆ کرابێ ئێستا ئەو پلاتینەی کە بۆ بارین دائەمرێ لە کوردستانە نییە ئەو پلاتینە جۆری پلاتینەکەی بارین لە ئەڵمانیایە ئیتر داواتان لێ یەکەم بارین زۆر ناڕەحەتە لەم ناڕەحەتیە بارینم بۆ ئینشەڵڵا چارەسەر بکرێت و داوا لە حکومە دەکەم کە هاوکاری بارین بکە وەکو هاوکاری خۆم نا داوا لە حکومە داواکەم بارین بۆ چارەسەرکە بارین زۆر ناڕەحەتە بارین داوای ڕۆژانە داوای شوێنەکان ناتوانم بیبم